هیلاری کلینتن لە مانگی ڕابردوودا سەردانێکی 11 ڕۆژی بۆ ئافریقا کرد کە درێژخایەنترین سەردان بووە تا ئێستا خانم کلینتن وەک وەزیری دەرەوەی ئەمریکا کردبێتی. لەگەڵ ئەوەشدا لەم گەشتەی ئافریقایدا خانم کلینتن چاوی بە سەرۆکەکانی وڵاتانی ئافریقا و حکوومەتەکانیش کەوتووە هاوکات لە کینیا سەردانی ژنان و ئافرەتانی وەرزێر و لە دەرەوەی کەیپتاونی ئافریقای باشووریش سەردانی ئەو خانمانەی کردووە کە کار لەسەر پرۆژەی نیشتەجێبوونیان دەکرد. داکۆچیکاران لە مافەکانی ژنان دەڵێن خانم کلینتن لە میانەی ئەم سەردانەیدا بەردەوامی خۆی نیشانداوە وەک داکۆچیکارێکی لە مێژینەی مافەکانی ئافرەتان. ئەوە ڕوون و ئاشکرا بوو هێلاری کلینتن کاتێ خانمی یەکەمی ئەمریکا بوو سۆزێکی تایبەتی هەبوو بەرامبەر مەسەلەکانی ژنان لە جیهاندا. هاوکاتی سەردانەکەشی بۆ ئافریقا خانم کلینتن بە فڕۆکەیەکی UN سەردانی ناوچەیەکی دووری لە ڕۆژهەڵاتی کۆماری دیموکراتی کۆنگۆدا کرد واتە ئەو شوێنەی نەتەوە یەکگرتوەکان دەڵێ لە جیهاندا زۆرترین ڕێژەی لاقەکردن و تند و تیژی تری سێکسی تیادایە. هەر ئێستا لە کۆبوونەوەیەک لەگەڵ دوان لەوانەی لاقەکراون هاتوومەتەوە ئەو دڕندایەتی ئەم دوانە ڕوبەڕووی بوونەتەوە نمونەن بۆ مەینێتی زۆر کەسی تر. ئەمریکا ئیدانەی ئەو جۆرە هێرشانە دەکات و ئەوانش کە دەیکەن یان هانی ئەو جۆرە کارانە دەدەن. هیلاری کلینتن هاوڕە نزیکەکەی خۆی میلان ڤێرڤێری وەک یەکەم باڵێزی جیهانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ژنان هەڵبژارد. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە بڕیارە سەرەکیەکانی وەزارەتەکەی لەو ڕۆوە و لێی دەڕواندرێ بە چ جۆرێک دەشێ کاریگەری بەسەر ئافرەتانەوە هەبێ. جێسیکا گراون سەرۆکی ڕێکخراوی وومن ئەندەر 40. خانم کلینتن شتێکی کردووە ئەم مەسەلە جیهانی ژنانی کردووە بە سەرەکیترین مەسەلا بەوەی هەموو بڕیارێک لەو ڕوانگەیەوە بدرێت چونکە زۆر جاران مەسەلەکانی ژنان وا سیر دەکرێن کە شتێکی لابەلا بێت یان وەک کەمایەتێک لێی دەڕواندرێت. هەندێک لە ڕخنەگران دەڵێن پێویستە خانم کلینتن جەخت کاتەوە لەوەی تێرۆریزم و بڵاوبوونەوەی ناوچی بکاتە ئەرکە سەرەکیەکانی نەک مافەکانی ژنان و ئافرەتان. لۆرانس واڵکرسن سەرۆکی دیوانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ لەسەر وەختی کۆڵم پاوڵدا. مافەکانی ژنان لەسەر دەستەی کارەکانم دانیان کە ئەبی ئەنجام بدەم و بە دەسەڵاتدارکردنی ژنان لەو بەشانە جیهان کە بێ دەسەڵاتن بەڵام شتی لەوە گەرەنگتر هەن. هەروەها دەشڵێت پێویستە هیلاری کلینتن بە وریاییەوە لە هەندێک بەشی جیهاندا هەنگاو بنێ لەبارەی جەختکردنەوە لە حکوومەتەکان بۆ ڕێزگرتن و دەسەڵاتدان بە ژنان. لەو کۆمەڵگەیانەی کە مافەکانی ژنان بە زۆری کەمی هێناوە بۆ نمونەوەکو ئەفغانستان جا پێوەستە زۆر وەردبین و زۆر وشیار و پارێزکار بین لەبارەی ئەوەی چۆن هەنگاو بنیان بۆ بەهێزکردنی ژنان. هەر چۆنێک بێ خەڵکی تریش هەن کە دەڵێن دەبێ هیلاری کلینتن وەزیری دەرەوەی ئەمریکا دەسەڵاتی خۆی بۆ جەختکردنەوە لە مافەکانی ئافرەتان بەکار بهێنێ چونکە زۆرێک لە ژنان هێشتاش قوربانی دەستی توندوتیژی و سەرکوتکردنن لە زۆر ناوچەی جیهاندا کە سەختیەکی ئاکاریانەیە لەم جیهانەی ئێستاماندا. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا. Okay, thank you very much.